سڵاوی محەممەنووری و NRTتان لێبێ 23 ساڵە یەکێتی و پارتی وەک دوو حیزب هەموو شتێکیان لە نێو خۆیاندا بەش کردووە. ڕۆژنامەنووسێک وا دەڵێ 23 ساڵە تەنانەت لەسەر ئاستی وشە و زمانی کوردیش کەوتونەتە جیاکردنەوەی بەشی خۆیان و تەنانەت وشەی ناو فەرەنگەکانیشیان بەش کردووە. پێشتر شاعیرێ وای دەوت ئایا کورد توانیوێتی دۆستی سیاسی بۆ خۆی لە دەرەوە دروست بکات؟ ئایا سەرکردایەتی سیاسی کورد لە وڵاتانی دەرەوە بۆ مەسلحەتی کورد کاریان کردووە یان بۆ مەسلحەتی هەر حیزبێک بۆ خۆی؟ ئایا پارتی و یەکێتی لە ئەوروپا بە درێژایی دوای ڕاپەڕین کاریان کردووە لۆبی بەهێز بۆ سیاسەتی کوردی دابمەزرێنن یان کاریان بازرگانی کردن و سەوزکردن و زەرکردنی پەیوەندیەکان بووە؟ ئایا کورد هاوپەیمانی سیاسی هەیە یان تەنها نەوتکڕی هەیە؟ ئایا سەرکردایەتی سیاسی کورد لە پەیوەندی و هاوپەیمانی و لۆبیکردن دەزانێ؟ ئایا نوێنەرایەتەکانی حکومەتی هەرێم و حیزبەکان لە ئەوروپا و وڵاتانی ئەمریکا و دەوروبەر چیان بۆ کورد چنیوەتەوە؟ ئایا کاریان بۆ کورد و مەسەلەی کورد کردووە یان وەک دەوترێ زۆربەی کاری ئەو نوێنەرایەتیانەی دەرەوە بۆ وەرگرتنی فیزە بووە بۆ بەرپرسە حیزبی و خێزانەکانیان و کارکردنی بازرگانی و هەوڵدان بۆ بەهێزکردنی پێگەی حیزب بووە نەک کاری بە کوردایەتیکردنی پەیوەندیەکان؟ ئایا 23 ساڵ یەکێتی و پارتی لە وڵاتانی دەرەوە مەلەفی کوردیان جوڵاندووە یان بە هەمان عەقڵی ناوخۆ چۆن لێرە کۆمیتە و ناوچە و لق و مەڵبەند دروست کردووە لە ئەوروپاش هەمان کاریان کردووە؟ ئەوان تەنها حیزبایەتی لە پێناو خۆیاندا دەکەن. نووسەرێک وا دەڵێ ئاراستەیەک لای وایە بە درێژایی 23 ساڵ حکومڕانی خۆماڵی و سەرکردایەتی سیاسی کورد نەیتوانیەوە ببنە خاوەن دەنگێکی بەهێز لە دەرەوەی هەرێم. تەجروبەی هەموو شتێک بە 50 لە ئاز نوێنەرایەتی حکومەتی هەرێمی ڕنگدانەوەیە بووە. ئەمریکا بۆ یەکێتی، بەڕیتانیا بۆ پارتی، سوید بۆ یەکێتی، ئیتاڵیا بۆ پارتی، ئەڵمانیا بۆ پارتی، ئێران بۆ یەکێتی، واتە برایانە بەشیان کردووە. شوێنە باشەکانیش بۆ خزم و براو کەسە باڵا دەستی حیزب و بنەماڵەکان بووە. بەڵام ئاراستەکەی تر لای وایە کاری گەورە بۆ کورد و ئەزمموی حکومڕانی کوردی کراوە لە دەرەوە هۆکەشی ئەو نوێنەرایەتیانن بەهۆی وریایی و سیاسەتی سەرکردایەتی سیاسی کوردەوە بووە کە ئیتر تەنها کورد شاخەکان دۆستی نییە بەڵکو جیهان لەسەرمان دێتە گۆ. لەمەی شەنگالدا ئەم حاڵەتە ڕوویدا. جەلال چوارتایی نووسەر کە لەم بەرنامەیەدا ئامادەیە نووسیوێتی کەم تەرخەمی حکومەتی هەرێم لە ئاسپر سەنەتەوایەتیەکان لە دەرەوەی وڵات و قۆرەخکردنی دەسەڵاتەکان لەلایەن پارتیەوە. لە بەرامبەردا دکتۆر بەشارە زەنگەنە مامۆسای زانکۆ و کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان نووسیوێتی پێگەی بنەماڵەی بەرزانی لە خزمەت دۆزی کووردا بووە لە دەرەوەی کوردستان نەک بنەماڵەی بەرزانی دۆزی کوردیان بۆ خۆیان قۆست و بێتەوە. دیالۆگێکی گەرم لە نێوان دکتۆر بەشارە زەنگەنە مامۆسای زانکۆ و کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان و جەلال چوارتایی ڕۆژنامەنووس و نووسەر سوپاسانەکەین. سەرەتا دکتۆر ئەگەرە پرسیار لە بەڕێز بکەم 23 ساڵ حکومڕانی کوردی ئەگەر ئەوەشی لێ دەرکەین بۆی شەڕی ناوخۆیە و یەکێتی و پارتی بەربووبوونە یەکتری لە دوای 2023 و ئازادکردنی عێراق داگیرکردنی عێراق هەر ناویشی بنین کورد توانیوێتی سەرکردایەتی سیاسی کورد پەیوەندی بەهێز دروستکە لۆبی بەهێز دروستکە دەنگێشی باشی هەبێ لە وڵاتانەی کە خاوەن بڕیارن؟ زۆر سپاس بۆم بانگێشتە. پێشەوەی وەڵامی پرسیارەکەی جەناب دەمە دوو خاڕوونەکەم و یەک من هەرەوە تەبیعەتمە و لە هەموو شوێنێکی وتومە کە قسەکردن لەسەر هەر بابەتێک بە شێوەیەکی ڕێژەیی لە نێوان دوو کەوانەیە قسەکەم نەک بە شێوەیەکی ڕاهات کەواتە نە هەموو شتێک خراپە نە هەموو شتێک باشە نە ئەوەی وەڵامەکەی جەنابەت ئەرێنیە نە وەڵامەکەش نەرێنیە. دووەم من وەکو بەشارەت خۆم دوورەخەم لەم بەرنامەیە لە هەست و سۆز و ئینفعالاتی نەتەوەیی بەوەی کە هەمومان ئەم هەست و سۆزەمانەیە کە ئەمانەوێت نەتەوەکەمان لە هەموو ڕوویەکەوە پێرفێکت بێ. ئەم دوو خاڵە ئەم باتەوە سەرەوەی کە من وەڵامەکەی جەنابەت بەم شێوەیە بدەمەوە کە بابەتی عیلاقاتی دیپلۆماسی کە بابەتێکە ئەوەی کەیسە جەنابەت وروژاند بۆ ئەم هەڵقەی بەرنامەکەت بابەتێکە لە نێوان سیاسی
سیاستی دەولی و یاسای نێونەتەوەیدا گەمە دەکات هەر لە ڕووی ئەکادمیشەوە زۆر جار تێکەڵیەک دروست ئەبێت ئەمە وا دەکات کە فعلا من بێم نەزەری ڕێژەیەکەی لەسەر جێبەجێ بکەم بڵێم کە سێ پێوەرمان هەیە بۆ ئێمە بتوانین کە ئەم وەڵامە بە تەندروستی بدەینەوە یاخود بمانەوێت بگەین پەیگیری وەڵامی دروست بکەین لەو پرسیاری کە جەنابەت وروژاندت یەکەمان ئەوەیە کە هۆکاری سیاسی تەواو دەور ئەبینێ لەم بابەتەدا ئەمەش ئەمان باتەوە بۆ ئەو سێ ساڵەی کەوا جەنابەت باست لێوە کرد کە من ساڵەکانی بەداخەوە شەڕی نەگریسی ناوخۆشی لێ دەرنایەنم بەوەی کە ئەمە نەک تەنها من تەواوی لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئێستاکە ئەوەیان وتووە کە ئەو ڕۆژانە ڕۆژانێکی ڕەش بوونە و جاری کە ناچینەوە سەری ئەمە پێوەرێکیان یاساییە ئەوەی کە ئێمە هەمیشە ئێمە ئەومان لەبیر بێت ئەو نوێنەرێتەنیکەوە جەنابەت باسییان نێوەکەی ئێمە لە چوارچێوەی وڵاتێکژین کە پێوتێ دەوڵەتی عراقی فدرالی من باسی یاسات بکەم بۆ لە بەرەوەی مخۆم مامۆسای یاسا مۆبێ بە زمانی یاسا قسە بکەم کە تەنها مادەیەک هەیە ئەمان بەسێتەوە لە ڕووی پراوەکردنی علاقە دیبلۆماسیەوە کە مادە 121 بڕگەی چوارەمە کە ڕێگەمان پێدا ئەویش جەنابی نوری مالیکی لەماوەی هەر ساڵی ڕابردووە پەکی خستووە و ئەوەی کراوە بە چاوقایمی لە نێو دوو کەوانەیەڵێن بە چاوقایمی کراوە سێمیان کە زۆر گرنگە پێوەری سێم کە ئەمەیە ئێمە نابێ هەموو هەڵەکان بە شەماعەیەکە هەڵواسین کە شەماعەکە پارتی وێکێتی بە ینی چی ینی بابەتی دروستکردنی لۆبی و بابەتی بەرەو پێشبردننی علاقاتی سیاسی دیبلۆماسی لەگەڵ نەتەوەکانی تردا لە کیشوەرەکانی تردا لە دەوڵەتەکانی تردا تەنها پشت نابەسێ بە هۆکارە سیاسی و یاساییەکە بەڵکو هۆکاری وشیاری کۆمەڵایەتی دەوریتیا ئەبینە ئەمە پرسیارە گرنگەکە کە ئایا تاکی کوردی ئێمە لە ئەوروپا دانیشەیە وشیاری کۆمەڵایەتی سیاسی تا چی ڕادێک هەیە بەوەی کە ئەو بتوانێت لۆبیەک دروست کات بەوەی ئەو کە بتوانێت کاکە دروستیشی ناکەیت تۆ درێژکراوەی سیاسەتی پارتی و یەکێتی مەبە لە وڵاتەکە دانیشی ناڵێ من لە وڵاتێکی ئازاد دانیشتم سۆشیال ئینشوراست نییە معاش لە دەوڵەت وەرناگری منەتت بە پارتی و یەکێتی نییە بە ئارزوی خۆت جنێوی پێنادێ ئەی بۆچی دیسانەوە دێیتەوە خۆت ئەلکێنیت بە ناوچە و بە کۆمیتەکانەوە ئەمە پرسیارە گرنگە کەواتە بەدەر لەم سێ پێوەرە ئێمە هەر خوێندنەوەیکی تر بۆ بابەتەکە بکەین لەوانەیە بەڕێ هەڵەدا بچین و وەڵامی تەندروست بە تەواوەتی نەدێنەوە هەر ئەمەشە کە من ئەیبەسمەوە بە خاڵێکم کەواتە هەشتێکی کە بمانەوێت بیڵێن لەم بابەتەیە شتێکی ڕێژەیە زۆر باشە هەموو شتێک ڕێژەیە کەواتە تۆ لا دوایە تاچیش بەرپرس بووە لەوەی تاچی کورد کە لە دەرەوە دەچێت لەوەی نەیتوانیەوە خۆی بە گروپی فشار بێ خۆی لۆبیکردن دروستکە حتمما هەمووی ڕووی کردوتە یەکێتی پارتی بەڵام ڕختان کرد ناڵێم هەمووی ڕووی کردو بە خەڵکی کەشمان هەیە بێ لایەنە خەڵکی کەمان هەیە سربەخۆی خەڵکی کەمان هەیە ئیشی کردو خزمەتی نەتەوەی کردو بەڵام بەدووردنی پەیوەندەکان یعنی کەسێک بێلایەن بێ و کەسێک لێ هاتوو بێ کەسێک زیرەک بێ یعنی هەموو جامعەکانی ئەوروپا تەنها شەهادەی وەرگرتو بێتیایە ئەبێ بە نوێنەری حکوومەتی هەرێم ئەبێ بە نوێنەری ئەم حکوومەتە ئەم چیانە ئەگەر سەر بە یەکێتی و پارتی نەبێ ئێمە خەڵکمانەیە وەزیرە و سەر بە پارتیش نییە دکتۆر ئاشتی هەورامی پارتی نییە وەزیرە خۆش دەزانی دکتۆر ئاشتی هەورامی کێیە ئەم وەڵامە کافیە بۆ دەکەیت لاسی نوێنەری حکوومەتی هەرێم لە وڵاتێکدا گرنگەیە وەزیرەکەت کە وەزیری سامانە سروشتیەکانە تۆ لا دوای ئاشتی هەورامی پارتی نییە پارتی نییە خۆی زۆر پارتی نیم زۆر باشە کاک جەلال یعنی هەندێک جاریش تەمسیلێک هەبوو ڕەجەب دەمی کردووە بۆ هەنجیرەکە بکەوێتە ناو دەمێەوە یعنی بۆ هەموو شتێک یەکێتی و پارتی ئەی خۆ تاکیش دەتوانێت لۆبی بەهێز دروستکە نمونەیەکی بەسیط بێنینەوە ئەدوار سەعید تاکە ڕۆشنبیریە بوو تاکە کەسێک بتوانی بە تەنیا خۆی گروپی فشار بێ خۆی زەختی گەورە دروستکە خۆی دەنگێکی ڕەسەن بێ لە جامعاتی ئەمریکی و لە ئەوروپایە ئێوەی ڕۆشنبیران و ڕۆژنامە نووسان و نووسەران لە ئەوروپا بۆ نەتانتوانی ئەو لۆبیە بن پارسڵاو و ڕێز و حرمەت بۆ خۆت و بمویانە کەشت و بۆ هەموو بینەرانی بەر 15 ساعت لە ئەوروپای خۆت لە سەرەتادا سڵاو و ڕێز و حرمەتم بۆ هەر هەموو خەڵکی کۆبانی و هەموو شەروانانی یەکینەکانی پاراستنی گەل و یەکینەکانی پاراستنی ژن و هێزەکانی پاراستنی گەل و ێژاستار کە بە خوێنی خۆیان داستانی سەروەریان تۆمارکەیەوە بۆ هەموو خەڵکی کۆبانی و بۆ گیانی پاکی ئەو شەهیدانەی کە لە بەرە جەژنان و کە لە جەژنە هەم لە شنگال و هەم لە کۆبانی گیانی خۆیان بەخت کرد من حەزەکەم دقەیەک بە پێوە بوەستم بە بێدەنگی و پاشان دێمە سەر وەڵامی پرسیارەکەی بڕستن. فەرمودانیشتنەوە ئەلبەتە بەڕێستان بن لەو
جارێکە وەڵامی ئەو خاڵە دەدەمەوە کە بەرچەند باسی ئەدوارد سەعیدتان کرد کە بە تەنیا توانیوێتی فشار بخاتە سەر ئیسرائیلیان وەکو لۆبیەک بێتە پێش. هەڵبەتە ئەو کەسە ئەگەر بڵین ئەو کەسە بە تەنیا بووە بەڕاستیەکەی وەهانیە، بەڵکو پشتیوانیەکی مادی و معنەوی گەورەی هەبووە لەلایەن 22 دەوڵەتی عەرەبی و لەلایەن کۆمەلگای عەرەبی بە شێوەیەکی گشتیەوانێ. بەڵام ئەگەر ئێمە بڵین تاکێ کول لە دەرەوەی وڵات نەیتوانی وە شتێک بکات و هەمیشە چاویان لە یەکەتی و پارتیەوە بۆ بەڕاستی ئەمەشیان ئەتوانین بڵین بێئینسافیە، چونکە ئەم شتە ڕاز نییە. بەڵام یەکەتی و پارتی ئەتوانم بڵێم بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستانی عێراق هیچ ڕۆڵێکی ئەوتویان نەبووە لە پشتیوانیکردن و لە پشتگیریکردنی هەڵبەتە یەکێتی کەمتر لەوانەیە یەکێتیش بە هەمان شێوە بۆ ئەمانە هیچ کۆمەک و هاوکاریەکیان نەبووە لە کوردانی تاراوگە لە کوردانی دەرەوەی وڵات تەنانەت لە کوردانی ناوخۆشدا لە ئاسپەرسەنەتەوەیەکاندا تەنانەت من دوو نمونەی بچووک بۆ تۆ ئەێنمەوانێ. کاتێک بەڕێزان شیرین عەلەمهولی و هاوڕێکانی لە کسێدارە دەدرێن لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانەوە لە شارێکی وەکو هەڕاتی ئەفغانستاندا زیاتر لە 7000 کەس دێنە سەر شەقامەکان و وێنەکانی کاربەدەستانی جمهوری ئیسلامی ئەدەڕن و وێنەی شیرینی عەلەمهولی دەخەنە سەر سەریان و بەگیان و بەدڵ لەگەڵ ئازارەکانی تۆی کوردن، بەڵام بەداخێکی زۆرەوە لە شارێکی وەکو هەولێردا کە پایتەختی هەرێمی کوردستانەوە کە هەموو کوردان چاویان لەسەرێتی کەمتر لە 70 کەس دێنە سەر شەقامەکانەوەنی. خاڵێکی دیکە کە بەڕێسان توێنی بە پارتیەوە هەیە، پارتی خۆنی تۆ خەڵک نەچێت بەڵێ زۆ پارتی یعنی تۆ بۆچی لا دوایە ینی ئەم تیشکە زۆرە بۆ بەرامبەر پارتی وە لە قسەکەشتا نووسی و تا قۆڕەکردنی دەسەڵاتەکان لەلایەن پارتیەوە بۆچی لە دەرەوە پارتی قۆڕی دەسەڵاتەکانی کرد؟ ئەی خۆتان چی؟ ئێستا هەردێمە سەر ئەو وەڵامە، بەڵام با نمونەی دووەمیش بێنمەوە. نمونەی دووەم کاتێک ساڵی پارسی ژنەتیە کۆشەری کورد لە پاریسی پایتەختی فەڕەنسا تیرۆر دەکرێن، زیاتر لە 9 ملیۆن کەس لە کوردانی تاراوگا بووە لە دۆستانیان دێنە سەر شەقامەکان و ئەو کردەوە چەپەڵە ئیدانە دەکەن. بەڵام دەبینین لەلایەن حکومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوەنیە ڕێگان نادرێت کە خۆ پیشاندانێکی وها بکرێت لە شاری هەولێردا کار ئەسڵەن شایانی باز بێت. ئەمەیە. بەڵام بەنسبەت پرسیارەکەی بەڕێستانەوە کە دەڵێن ئایا حکومەتی هەرێم بەرپرسە لەوە یان بەرپرسنی، بەڵێ حکومەتی هەرێم بەرپرسە، دەسەڵات بەرپرسە لەوە، چونکە دەسەڵات دەیتوانی لانی کەم جەماوەر بوروژێنێ، دەیتوانی کاریگەری هەبێت لەسەر جەماوەر و شار بکاتەوە. من چی بکەم لە دەسەڵاتێکە دەسەڵاتەکە زیاتر لە خۆشەویستکردنی داگیرکەرانی کوردستانە وەک لە کوردی پارچەکانی دیکەی کوردستاندا بۆ نمونە باش لە دەری شوعینە سیاسەتی کردومە لە ناوخۆ قسە نەکەین لە دەرەوە ئەوەندەی بەلای کوردەکانە لە کوردەکان دوورکەوتۆتەوە ئەوەندە نزیک بۆتەوە لە دوژمنانی کورد. بەڵێ زۆر من مەفهومی دوژمن و دۆست هەیە لە سیاسەتە بەڵێ چۆن بەتاتی لە سیاسەتی دەوڵەتیە مەسەلەی نەتەواتی لەسەر و هەر هەموو شتێکەوەیە. مەسەلەی نەتەواتی لەسەر و هەر هەموو شتێکەوەیە. بۆ نمونە من لە وڵاتی هۆڵندای ئەژیم تەنها باسی کەسایەتیەکەکەم بەڕێز سیامەند بەنا کە سەفیری عێراق بووە لە وڵاتی هۆڵندا و نوێنەری پارتی دیموکراتی کوردستانی عێراقیش بووە، تەنها یەک جار قسەی لەبارەی کوردەوە کردووە لە ناو پەرلەمانی هۆڵندادا، ئەویش کە قسەکەی ئەوە بوتێتی پەکەکە تیرۆریستە. ئیتر من چۆن بتوانم ئەمە وەکو نوێنەرایەتێکی کورد پێناسەی بکەم یاخود بتوانم تۆ لە دوای نوێنەرایەتی باشوور هەیە حیزبەکان و لە ضمنیشە تەنیشتەوە حکومەتی هەرێم نەیتوانی نوێنەی ڕاستەقینی کورد بن نەخێر بە هیچ شێوەیەک نەیتوانن، چونکە زیاتر ئەوان لە خزمەتی دەسەڵاتی خۆیان نەبوون، لە خزمەتی حیزبەکانی خۆیان نەبوون. سەرم خاڵە زیاتر لە خزمەتی دەسەڵاتی بێگانەیە بوون. تەنها یەک قسەی کردووە لە پەرلەمانی هۆڵندی وەکو کاکجرا دەڵێ ئەویش دوێتی پەکەکە تیرۆریستە، شەڵاو قسەیەشی نەکردایە. ئەی بە قسەکەی کاکجرا ئەی تۆ سەفیرێک نوێنەری کورد بێ، یعنی ئەم جوملەیە بۆ بابوترێ کەواتە ئێوە لە خزمەتی ئەجیندای حیزبایەتیە بووە، زەرکردن و سەوزکردن بووە. من نازانم ئەمە کەی بووە بەڵگەشت چییە بۆ ئەم بابەتە، بەهەرحاڵەوە لێگەڕێن من خۆم لە دانیشتنەکەی ئامادە بووم و ئامادەشم بچمە بەرامبەر سیامەند بەناش و ئەو قسەیەش بکەم و ئەمانە ئەم وتەیە کە من دەڵێم ساڵی 1998 بێن 99 بووە ئەم قسەی کرد لە پەرلەمانی هۆڵندا ببوورە 2008 بێن 2009 بوو. نوێنەری پارتی بوو یاخود نوێنەری حکومەت بوو و کاتە یعنی سەفیری عێراق بوو؟ سەفیری عێراق بوو، بەڵێ سەفیری عێراق بووە و ئەندامێکی کارای پارتی دیموکراسی عێراق. ئەوە ئەسێتۆ بگەڕێ بۆ زیاتر بۆ مناسبەی قسەکە، یعنی لە سیاقی جملەیە شێ و شەیەک بوو تێ دواتر تۆ دێ ئەم قسەیەک وەزۆ کۆڵێ وەلا تەقلو منە سەڵاتی ئەخرەبێت و ئایەکە تەواوکەی بەو لەو تەفسیرە زیاترێنش ناگرێت. بەڵام بگەرم بۆ وەڵامدانەوەی بەڕێزیان من نازانم بسودوو دەوڵەتی عەرەبی چیان کردو بۆ فەڵەستین کە تا ئێستا ڕۆژ بە ڕۆژ زەوی فەڵەستینی لەژێر دەستی فەڵەستینیەکانە نامێنن. نازانم جەناب چۆن
پاڵپشتی بەوەی کاڵی بسدو دەوڵەتی عەربی پاڵپشتی ئەدوار سعیدی کردووە کە لۆبی عەربی دروست کردووە قسەکەت پێ نەبڕم ئەخدەی وایە دەبەست بوو بەرە قسەی جەنابتو نەبڕی بۆیە ئەڵێم ئەمە لایەکی تر بە حەقەت ڕێگە نەدراوە کە بۆ سێژنە قارەمانەکە کە من پێیان ئەڵێم قارەمان و فعلەن قارەمانش بەو شەهیدیشن شەهید کراون نازانم بەڵگە چییە من نەمبینی گروپێک بچێتە محافەزە بڵێ کاکە ئەمانە ئیجازەم نادەنێ ئەمە ینی علاقەی بەوە نییە ینی چی ینی من ئەمە گەرمە بۆ دوو خەڵ کە بەداخەوە هەمیشە ئەمە پەنا ئەبرێت بۆ پارتی دیموکراتی کورسان کە من ئەم دوو تەکیفە زیاتر هیچی ترم لا دەست ناکەوێت جایەتر وەری یەگری لێم یاخود ناکە یەک ئەوەیە کە ئیرەیی سیاسی ناوە بێم کە حەسادەتی سیاسی بە حکمەوەی کە پارتی دیموکراتی کوردستان خاوەنی 68 ساڵ خەباتی خۆیەتی و تا ئێسش ئەو بە لە یەکەم دێت لە هەرێمی کوردستاندا ئەمە هەڵبەتە وا دەکات کە تۆ بیکەی بە شەماعی هەڵەکانی خۆت و پێیاڵی واسی لەبیرت نەچێت کە خاوەنی 38 کورسی پەرلەمانیە لە کوردستانە ئەمە یەکێکیان دووەمیان کە خاڵی یەکەم پاڵپشتی ئەکات ئەوەیە کە عملی ئیسقاتە ئەمریکا لە ئەلمنەفسە پێوتێ پرۆجەکشن عملی ئیسقاتە و خستنەپاڵی تۆهمەکانە بۆ ئەوی تر تۆمەتە بۆ پارتی دروستەکرێ ئەوڵە عیلاقاتی کول لە دەرەوە نەیانوانیوە یەکێتی و پارتیەوە بە تایبەتی پارتیش قۆرخی کردووە بۆ مەسلحەتی حیزبی خۆی بەکارهێناوە ئەم جوملەیە چەند ڕاستە من لە سەرەتا قسەکان وتم کارەکە قسەکردن لەسەر ئەم بابەتە نسبیە باشە بەڵام بەو مانایە نایەت کە پارتی یاخود ناوچە نازانم جەناب لە چی وڵاتێک دانیشیت لە هۆڵەندا ناوچەی هۆڵەندا بە تۆی وتبێ کاکە مەچۆ سەر شەقام وەقەتیش ڕێگە بەخۆی نادا لەبەرەوەی ئەشزانی کە ئەوەیشی لە ناوچەی هۆڵەندایە و دەوام ئەکات لەوێ و کادری ئەم حزبەشەکە پێ دەبات دیموکراتیکستان ئەویش وەکو تۆ هاوڵاتیەکی ئەوێ و ملکەچە بۆ یاساکانی ئێوە ناشتوانێت تخونی لەو بارەوە ئەی باشە خۆتان کەمتر خەم بوون باشە یعنی لێ ناوچە بەنانە تۆ دەستی تۆ بگرێ یاخود لە فڵان شوێن لە فەڕەنسا فڵان کەس ناتۆ دەست بگرێ خۆتان کەمتر خەم بوون تۆرە سەر شەقام پارتی ئەدگرێ لەوێ ناوچە ئەدگرێ لەوێ سەلاحیەتەوەی ئەوان هیچ کاتی ئێمیان نەگرتو من ناڵێم ئەوانەمانگەرن بەڵام ڕۆژانە وابزانم ئەگەر هەموو ڕۆژێکی چالاکی ئەنجام نەدرابێ لە وڵاتانی ئەوروپا لایەن ڕەوەندی کوردەوانیە ئەگەر تەنان لە هۆڵەنداشا دڵنیا بە هەفتە نەبووە ئەگەر چالاکی تەیە ئەنجام نەدرێت چالاکی ئەوەیە شەش کەس کۆ بێتەوە مزارەیەکە ئەڵێ بژی ئاپۆ بژی بەرزانی بژی تاڵەبانی نەخێر تەنها بژی ئاپۆ لۆبیکردن بەم شێوەیە بێ تاڵەبانی نییە بۆ نمونە بچووکترین پرسی نەتەوەیی ئەبێ هەموو میلەت ئەژێتە سەرشەقام باشترین نمونە ئەمڕۆکە ڕۆژی کۆبانی و ڕۆژئاوای کوردستان ببینە کە یەک وڵاتی ئەوروپایی نابینی کە ڕەوەندی کوردی نەڕژابێتە سەر شەقامەکان و نەچوونە سەر سەفارەتەکان ئێرە بە پارتی دەبن بۆیە ئەم جوملانە بەرامبەر پارتی قەزیە ئیرەی بردننیە ئێمە قەزیە باسی ڕاستیەکانە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستانی عێراق ئەو خزمەتێکە بە دەوڵەتی تورکی دەکا ئایا تۆ دەتوانی بڵێ با یەک لەسەر هەزاری ئەوە خزمەتی بە کوردانی باکووری کوردستان بۆ نمونە لە دەمی خودی سەرۆکی حکوومەتی هەرێم و نیشتیمان بارزانی و دەڵێت ساڵانە دەوڵەتی تورک 16 ملیار دلار سوود لە نەوتی هەرێمی کوردستان وەردەگرێ بە بێ داهاتی گومرکەکان و کۆمپانیاکان و تەواوی ئەمە خۆی بازرگانی دەوڵەتی تورکی لەگەڵ تەواوی عێراقدا 14 ملیار دلارە ئەمە ئەحسایات ئەمان پێ ئەمە بەهۆی مەرزی ئیبراهیم خەلیل ئەوەیە کە مەرزێکی نێودەوڵەتیە ئەمە ئالیگۆری بازرگانیە من ئەم ڕقەمەی کە جەنابەت ئەم تەسریحە نازانم جەنابی سەرۆکی حکوومەت وتی وەڵی من شتیوام گوێ ئەمە یەکەن ئەگەر یارمەتی دلار آخر ئەمە ڕقەمە ئێمە یانزەمین کەشتیە ئەیفرۆشن اینجا گە ملیارە دلارمان بۆ کۆن نەبووە یعنی ئەوی تر چۆن ڕۆیشتووە بەکوێ بە ئاسمانە بە ژێرزانی نازانم ئەبێت تۆزێک ببوورە ئەم ڕقەمە فەلەکیانە بەڵام ئایا توانی ویانە سوودی 9 ملیار دلاریشان بۆ حیزبێکی باکووری کوردستان شتێگە بێ من چ بڕۆیەکەم بە حکوومەتێکە بێ سەرۆکی هەرێم بە قسە شتێکڵێ بەڵام بەکردەوە شتێکی دیکە یارمەتی بیۆمانە بۆ نمونە بە قسە دیێ ئەڵێ ئەبێت تانکی تورکیا بەسەر پشتما بڕوە بەڵام بەکردەوەش خۆی بە پێی خۆی دەچێت لە ناو شاری دیاربەکرەوە لە پرۆسی هەڵبژاردننا ڕیکلامە و بانگەشە بۆ ئەردۆغان دەکات و داوا لە میلەتی کورد دەکات کە دەنگ بەجەن بە دڕندەیەکی وەکو ئەردۆغان بەڵێ لە پرۆسی هەڵبژاردن لە پرۆسی هەڵبژاردن ئەمەیە من ئەیڵێم ئەمەیە کە ئەڵێم ئیسقاتە ئەمە بوختانکردنە بەڕێزم بەڵگەوە قسە لە کاتی پرۆسی هەڵبژاردنەکەی ڕۆیشتنەکەی پەروەردی بردووە لەگەڵ خۆیان ئەمە بردووی پرۆسی ئاشتی لە گۆڕێ بووە پرۆسی ئاشتی لە گۆڕێ بووە بە هاوبەشی و بە تێلێتێگەشتن لەگەڵ حزبانی کوردستانی باکووردا حزبانی کوردستانی باکوور نەخۆمان لە بینەرانیش لە گێلی بدەین حزبانی لەگەڵ ڕێزستان هەلی یەکەم بەس پێم بڵێ لەکوێ بەڕێز سەرۆکی هەرێم فاشستی سەوزە
بەس تۆ پێم بڵێ بە بەڵگەوە بڵێ لێوە و توێتی دەنگ بدەن بە ئەردۆگان بەڵێ وەرە نەک بەڵگەشی بۆێنەوە کە ئاڵێ هیوادارم با من بێمەوە سەر قسەکە بۆی ئەگەر مەجالم بێ من بۆ جەنابتی بسەلمێنم کە با بڵێن ئاخرین بەس یەک دەقەمە پرسیارێ لە بەڕێز دەکەم پرۆسەی ئاشتی لە باکوورستان لایەن کێوە دەستی پێ کردووە همه لایەنەیە نەخێر لەلایەن خودی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەوە دەستی پێ کرد همه لایەنەیە بەڕێز بەڵام سەرۆکی هەرێم ئەڵێت لەلایەن مەگەر بەڕێز لەیلازانە نامەکەی نەهێنا بۆ سەرۆکی هەرێم ئەخ ئێمە باشتەکان لەبیر خۆمان نەبینەوە بەڵکو سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی هەرێم چوەکەوەی کە کاک مەسعود سەرۆکی ئەم حزبەیە کە پێوتێ پارتی دیموکراتی کوردستان چوەکەوەی سەرۆکی ئەم هەرێمێک کە پێوتێ هەرێمی کوردستان ڕۆڵی سەرەکی هەبووە لە درێژە پێدانی و سازاندنی پرۆسەی ئاشتیە ئەمە شتێکە ینی ئەمە من ناتوانم نکۆڵی لێ بکەم و تۆش ناتوانانی نکۆڵی لێ بکەیەوە وەسایەتمانەیە بەس من یەک نقطەیە تەکمیلەی کە بەڕێز دکتۆر وەکو قسەکردن من هیچ جارێکم لە مەسعود بەرزانی وەکو قسەکانی هەرتاڵی نەسەقە بەڵام کردەوەکانی ئایەوە با کردەوەکانم بۆ بسەلمێن بەڕێز با بەڵێ مەسەلەی کۆبانی کە ئێستا من و جەنابەت دەقیقەیەک وەستان بۆی وەستان و منیش هەمان قسەکانی جەنابەت پاڵپشتی یەکەم سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کۆبانی و شەهیدانی کوردستان لە جەلۆلاوە تا چێتە کۆبانی و ئەحمەد و مەهاباد هەمویان دادمێنم لە دوو ڕاگەی پێشمەرگە و نەکرد لە دوو من هەڵبەتە بۆچی باسی پێشمەرگەم نەکەی بە دڵنیا من پێ دڵم هەموو لایەنەکانی پارچەی کوردستان ناوی هێزە چەکدارەکانی خۆیان بە پێشمەرگە دائنێن هەڵبەتە هەر پێشمەرگەیەک ئەگەر لە هەر لایەنێکا من باسی پارچەی کوردستانەکەم من باسیێن پارچەی کوردستانەکەم باشە باسی ئەگەر یارمەتی بی هەر پێشمەرگەیەک لە هەر لایەنێکا بێت ئەگەر بەرامبەر بە دوژمن و لە پێناوی میلەتی کووردا گیانی خۆی بەخت بکە سەری ڕێز و نەوازشی بۆ دائەنێن و هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ گەریلایە گیان لەگەڵ شەربانێکی یەپەگە و یەپەژەدا لەلایەن ئەوەی پێشمەرگە لە خاچی کوردستان لە جەلەولا لە شەنگال لە ئەگەر یارمەتی بدەیت بەڵام پێشمەرگەش هەیە بە قسەی سەرۆکی هەرێمیش و بە قسەی سەرۆکی حکومەتی هەرێمیش کە لەبەر خاتری دەوڵەتی تورک گیانی خۆیانداوە کە ئەمە سەرۆکی حکومەتی هەرێم نەسیبان بارزانی و توێتی 3500 پێشمەرگەوان بخاتری دەوڵەتی تورکیا بەکوژداوە سەرۆکی هەرێمیش چەند ڕۆژێک پێشەوە پێش ئەو وتی 3000 سەرۆکی هەرێم وتی سەرۆکی ڕقەمانە لە خۆتەوە هەر هەمووی بڕۆ لە ئەرشیفە تەماشای بکە ئەگەر بشتانی لە ئەرشیف بۆسانێنەوە بەڵێ سێز نازانم تا ئێستا ئەحسایەکی تەواوی شەڕی ناوخۆی نەگریسی ناوخۆمان لە بەردەسان نییە بەڵێ لەو کاتەیە بوو دەبا خزمەتەکەم پێش مەجالێک باش یعنی تۆ ناتوایە ئێمە تا ئێستا ئەجیندای کوردی لەم بارچەی کوردستانە کە ناوی حکومەتی هەرێمە و کیانێکی خۆی هەیە ئەجیندایەک بووە لە دەرەوە نەیتوانیوە خزمەت بە دۆسیە و مەلەفی کوردی بکە نەخێر نەیتوانی و بەپی پێویست خزمەت بکات لەوە خزمەتیان بە مەسەلەی حیزبەتی خوان کردووە بەڵام بەنسبەت مەسەلەی نەتەوایەتیەوە ئەو خزمەتیان زۆر باشە زۆر باشە من هیچ هاوڕانی بەڵکو پێچەوانی ڕایەکەی بەڕێزیەوە پێشەوەی وەڵام بیتەوە دەچینە لای وچانێکی کورت و دوایی وەڵام بدەرەوە وچانێکی کورت و دێنەوە لاتان دووبارە سڵاوتان لەبێ دکتۆر بەر لە وچانەکە ئاماژەی بۆدا ئەم حیزبانە ئیشان کردووە بۆ بازرگانیکردن سەوزکردن و زەرکردن تەجروبەی هەموو شتێ 50/50 تەنانەت لەسەر نوێنەرایەتی ئەوروپاش ڕەنگیاوەتەوە ئەمریکا بۆ یەکێتی بەریتانیا و ئینگلتەرا بۆ پارتی فەڕەنسا بۆ یەکێتی ئیتالیا بۆ پارتی تەنانەت لەمەشا تایبەتیان کردوتەوە لە بنەماڵە و کەسە نزیکی حیزبەکانی هەردوو لە کەساندانراون لە شوێنە حساس و لە وڵاتە گەورەکانە من پێشەوەی وەڵامی ئەمە بۆم با بچمەوە سەر قسەکانی کاجلات کاکەم لەوەی بۆ بەسەرمان تێنەپەڕێت ینی ئەوە دووبارەکەم وەکە ئێمە شەڕی دەگریسی ناوخۆمانە بۆ تا ئێستا هیچ ئەحسایەکی دقیقمان نییە چەند قوربانی و شەهیدی لێکەوتێتەوە نازانم 3500 لێکەوە هاتووە بەس دەبا بوو بۆ من قەتعم نەکردیت کاکەم دووەم بۆەوەی بیسەلمێنم بۆت کە فعلەن ئەو عیلاقاتی
كحكومتي هەرێم هەیەی لە ماوەی ناڵێن 23 سال بڵێم 10 ساڵی ڕابردوو 10 ساڵی ڕابردووە درستی کردووە دوو حادثەی زۆر گرنگ بوو ئێمە کە ئێمە ئیسفادەمان لێ کردووە و وەکۆڵێ انقەدەنا من الآن وەکو لە کاتی زۆر کە بینەقاقەمان گیرا بوو لە مانگی ئابی ڕابردووە هەمووان سەر کۆتایی ئابی ڕابردووە ئاگامان لێ بوو کە وەزعی مەخموور و ئەوە بوو کە داعش چەندێک نزیک بووە لە هەولێر و ئەمە عیلاقاتی کوردی بوو کە وای کرد یا مصلحت بوو ئەمە عیلاقات چییە؟ علاقات چیە بەرژەوەندەی باتڕێەوە کاک محەممەد علاقات چیە بەرژەوەندی سیاسی دەولی بەرژەوەندەی باتڕێەوە زیرەک ئەوەیە ببوورە زیرەک ئەوەیە کە تۆ بەرژەوەندی بۆ بەرامبەرەکە دروستکەی دیفاعان لێ بکە من ئێستا بێکەسم پشت و پەنام نییە نەوتێکی زۆر لەژێر خاکمان هەیە ئەی بۆ نەیکەم بە خزمەتی ئەم میلەتە بۆەوەی بتوانم بەرژەوەندی خۆمی بەرژەوەندی ئەو لێرە دروستکەم سبەینێ لە کارێکی وایە بێت بەکەڵکم بێ دوو مانگ بوو حکومەتی عێراق ئەپاڕایەوە بۆەوەی بەس تەیاریەکی ئەمریکی هەڵسێت بۆی هەڵناسا باشە ئەو پرسیار ئەوە بۆچی ناکەی بۆچی بە تەلەفۆنێک خلال چەند سەعاتێک تیاری ئەمریکی هات دیفاعی لە تۆ کرد ئەمە لایەکتر کە جەنابەت ئەوڵێ سنووری هەرێمی تێنەپەڕاندووە یاخود سنووری حزبی تێنەپەڕاندووە نمونەی کۆبانێت بۆ ئێنمەوە کە سەرۆکی هەرێم باعتباری ڕئیسی ئیقلیم یاخود ڕئیسی پارتی دیموکراتی کوردستان لە دوو ڕۆوە کە ڕووی معنەوی و ڕووی مادی هەیە هەوڵی جددی داوە و هەوڵەکانشی بەرهەمی هەبووە کە هاوکاری کوردانی ڕۆژئاوا بێت ڕووە مادیەکە چاک خۆت ئەزانی کە زیاتر لە 300,000 ئێمە کوردانی ئاواری ڕۆژئاوامان هەیە کە ئێمە پێیان ناڵێن ئاوار ئەوان خاوانی ماڵن و لێرە گیرساونەتەوە هاوکاری کراون هەفتەی ڕابردوو بەڕێز بنەورانی کە بەرپرسی مەکتەبی عیلاقاتی دەرەوەیەوە بەڕێز جعفەر ئێمەکیکاندامی مەکتەبی سیاسی هەردووگیان بە کەوتەبێژی ڕسمی پارتیشە نە تێناپەڕێنم ئەمە بەرهەمەکەیەتی بەڕێزم دابەشتی کراوە بەس با بێمە سەر دابەشکردنەکە ناکرێت بنە ماڵەیە خراوەتە وڵاتی زۆر باشە تۆ لە منت بستووە بڵێم نەخێر نییە بەڵێ ئەمە هەیە بەڵام مانای ئەوە نایەت کە تەنها ئەم کارە کراوە و کاری باشیش نەکراوە یعنی چی ئەی تۆ تەڕ وشت بە یەکەوە مەبەسە ببورە یەک دقیقە نادەم ببورە بەڵام کوردانی کۆبانی پرسیار بە چەک و تەقەمەنی هەیە سەرۆکی هەرێم میتوانی زۆر بە ئاسانی چەک و تەقەمەنیان بەدەست بخات ئەی بۆچی ئەوە نە بەو ڕێگای بە چ ڕێگایە کە هەزاران جەندەرمەی تورک و دەتانکی تورک هێنراوەتە ناوچەکانی بامەڕنی تەنها سنووری سێمەلکێمانەیە لەگەڵ کوردانی ڕۆژئاوایە بەڕێزم بەس ئەمە لە ڕووی یاساییەوە و سیاسیشەوە بۆ جەنابی ڕوونکەم بۆ بینەرانی ئێمە کیانێکی فیدرالی لە چوارچێوەی عێراقێکدا کە دەوڵەتێکە ئێمە خۆمان خاوەن دەوڵەت نین وە لە ڕووی سیاسیشەوە ئێمە تازە پێگەیشتوین لاعبێکی تازە پێگەیشتوین گەمەی سیاسین هەڵبەتە بمانێ نەمانەوێت هەژمونی دەوروبەرمان بەسەرەوە هەیە و ئەمە نوکۆڵی ناکرێت کەواتە ئەمریکایە کە نەیتوانی تورکیا بێنێتە ناو تەحالفەکە و زەختی لێ بکات منێکی کوردێکی داما و چۆڵی بێرمە ناو ئەمە زۆر بڵێم تۆ ڕێگە بدەبا من پێشمەرگە تێپەڕێنم و ئێستش هاتووە ئەمان بازرگانیان کردووە لە ئەوروپا من ناڵێم بازرگانی یاخود کاریان کردووە حزبایەتی کراوە بەڵام ئەمە حزبایەتی کاتە پارتایەتی کراوە حزبایەتی کراوە لەگەڵیشیا دامی پرسەنەتەوایەتەکان کراوە و تەحەدایەکەم لە پرسێکی نەتەوەیە بە من بڵێ وەڵایی نهاتوتە سەر شەقام بۆ ئەوانەی وا لەسەر شەقامەکانی دەوڵەتانی ئەوروپان لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە کە 12 دەوڵەت بووە هەمووی هەر کوردانی ڕۆژاوا بووە نەخێر کوردان ڕۆژانە کوردانێکی تیا بووە بەڕێزم هەمووی تیا بووە لەکوێ ناوچە ڕێگەی لێگرت لەکوێ بە ناوچەوت مەڕۆ سەر شەقام کاکە ئەمە پێم ناخۆشە لەکوێ بە تۆی وتووە يعني أمايا كمن ألم إجحاف بحق أحزاب كردي يعني شيء يعني منيش لواني لهندي بابك برصة يا كاتم بريا هر كاتك توني ونري حكمتك بي كيانك بي أم كيانا أم حكمتها كيت أشيت أبي بنوري ولاتي حزباتيك يعني سفيري ولاتي كيت إيرا أزاين سربتش حزبك نخير بلام لو حزباتي كراوا عليه هر نوراتي حكمتك دادن ريا ئەڵێ تەنانەت چایچی ئەو شوێنش ئەو دەستگای ئەو مؤسسەی ئەو ژوورەی کە بەدەستیوێتی لە وڵاتە ئەیکا بەو حیزبای خۆی نازم تۆ هەر ئەڵێ جا نازم ئەمە فعلەن وایە من ئەوروپا نەبینی زۆر باشە لە ئەڵمانیا زۆر باشە باشە چەند کەس لە بنەماڵی بەرزانی خاوەنی پۆستی گەورەن لە دەرەوەی وڵات وڵایی نەمژماردوون
نەمژماردون من نەمژماردون و هەڵبەتە کەسێک کەسانی تر نییە لە دەرەوەی ئەم بنەماڵەیە ئەم نوێنەراتیە بەرن بەڕێوە بۆ نییە خەڵکیانێکمانەیە سیامەت بەنا کە جەناب بناوت هێنا کە نوێنەری پارتی دیموکراتی کوردستان بوو کە کەسێکی پێم وایە خەڵکی هەولێرە و نا ئەسڵان بنەماڵەی بارزانانی منە هیچ وێسەر سەفیری عێراق بەڕێز عومەر بەرزنجی کە سەفیری عێراق و لە ڕۆمانیایە عومەر بەرزنجی و بەرزنجیە و نەت لە بنەماڵی تاڵەبانیە و نەهیچ چوزانم بەڕێز سەفیری عێراق لە سوید برای بەڕێز برای شەهید جەوهەرنامە قسالم ناوم نەبیرەوە چوو دکتۆر ناوکۆ نەبیر نییە بەرحاڵ يعني نم مالي بارزانين يو كابرايكي قرميانية لازم يعني نمونا الزور واني كلا حبس من يعني احصائيا ما كردويان كرداتي هردوكي كراوه برزم يعني شي يعني تو كحزباتي اكي امام معنى ني لو كتو كرداتي نكي ياخذ بمعنى او نايت كتو كرداتي كدوا امل لا كثير كان محمد يم اوما لبينا تي باز مساله اللوبي اكي مساله اللوبي من اول جار اماجن بيدا بابدغي سياسي ياسي وهوشياريكم ملايتيه سايكولوجيا لا انا هوشياري يعني سلام خاله اللوبي بازرگاني وسياسي چون دروسك لكورتوانيتي دروسيگا باشا كاك يعني بتلفونك ترسێک نزیک بۆ لە هەرێمی کوردستان ئەگەر کورد پێگەیەکی بەهێزی نەبێ و لاعبێکی گەورە نەبێت لە نێودەوڵەتیە لە سەساحی نێودەوڵەتی ئەم هەموو هێزەیەتە سەرخەت بۆی پرسیارەکە ئەوەیە ئەم هەموو عەتفە ئەم ڕوژانی عاتیفەیە ئەم هەموو ئەوە فلان کەسەکەن بە سمبول فلان کەس لێ ئێن ئەم ڕوژانی عاتیفەیە ئەم ڕوژانی نەتەوایەتیە 18 ساڵە جەناب لە ئەوروپای چیو کردووە یعنی خۆت نا تەنها بەس ژنێوان بە یەکێتی و پارتی وڵاتانەوە ئەم دوو حیزبە تاوانباری ئەساسین ئەی خۆتان بۆ چەند بازرگانی یەهودی توانیوەتی بەرگری بکە لە کیانی ئیسرائیل پێشەوەی وەڵام پرسیارەکەی بەڕێستان بدەمەوە تەنها بە یەک دێڕ ئاماژەیەکی پێ بدەمەوەمانە کە برای بەڕێز کاک دکتۆر فەرمووی ئەو کوردانی کە لە ئەوروپادا بەشداریان کردووە لە خۆپیشاندانەکاندا یەکێتیشی تەیە پارتیشی تەیە ئەمەشی تەیە ئەوەشی تەیە هەڵبەتە من ژەڵم هەموو لایەنێکی تەیە بەڵام بە هەسێکی وڵمدا ڕێگەیان ناوچە و توێتی نابێت چیتە ناوچە ڕێگاش لێ بگرێ من هاوڕێکی هۆڵندی و چەند بازرگانێکی هۆڵندی و چەند نووسەرێکی هۆڵندی کۆکەیتەوە لەگەڵ خۆتان کاک ئەدوار سەعید نووسینی هەیە وڵا نووسەری گەورەی ئەمریکی و نووسەری گەورەی بەڕەچەڵە یەهودی دامیەکە بۆ مەشروع بەڵام ئەو کوردانی کە لە ئەوروپادا دێنە سەر شەقام ئەبێ ئێمە بزانین چ هێزێک جوڵانونی ئەو هێزە پارتی دیموکراتی کوردستانی عێراق نەی جوڵانون چون یەکم باشترین نمونە ئێمە خۆپیشاندانی دوێنێ شاری دهۆکمان لە بەرچاوە وازانم کوردانی دهۆک زیاترێکە بەڵێ ئاخر کە بەڕێز فەرمووی ئەمەشی تێ دەبێ بزانین چ هێزێک ئەو خەڵکە ئەجوڵێنێ ئێمەش ڕۆڵمان بۆ ئێمە کە دەرەوەی گەمەکە بەڵام بەنسبەت کوردانی ئەوروپاوانێک کە بەڕێزت ئەفەرموویت ئەڵێ هیچ ڕۆڵێکیان نەبووە کوردانی تاک خۆی ئەبێ ڕۆڵ هەبی من نەوەتەوە ڕۆڵیان نەبی کوردانی ئەوروپا ڕۆڵی زۆ گەوریان هەبوو کوردانی ئەوروپا ئەو هێزە بوون کە یەکەم پەرلەمانی کوردیان لە دەروی وڵات دامەزانەوە لە ساڵی 1990 کوردانی ئەوروپا ئەو کوردانە بوون کە کۆنگرینتەوەی کوردستان دامەزانەوە لە ساڵی 1999 هەتاوەکو ئەم ڕۆژش کە لەو کۆنگرینتەوەی کوردستانیە من بەخۆشەوە ئەڵێم سەرجەمی پارت و ڕێکخراوە کوردەکان تێیە بەشداریان تێیە داکردووە و بۆ کۆنگرێبووە بە چەترێکیش تەنها لایەنێک کە بەشداری نەکردو پارتی دیموکراتی کوردستانی عێراق و هەندێک لایەنی بچووکی کە گرێدراوە بۆ پارتی دیموکراتی کوردستانی عێراقەوانێ بۆ یەکەمین جار پارتی دیموکراتی کوردستانی عێراق کە بەشداری کردووە ساڵی پار بووە لە ڕێگای بەڕێز هێمن هەورانیەوانێ کە هاتووە کە من خۆم لە ناو کۆنگرینتەوەی کوردستانە دانیشتوم پەیامی سەرۆکی هەرێمی خوێندوێتەوە و دەستخۆشیان لێ کردەوە بەڵام ئەم ساڵ کە لە مانگی پێنج کاتێکە نامەمان بۆ ناردوون بۆ پارتی دیموکراتی کوردستانی عێراق وابزانم ئەگەر یەکەم لایەنەوە بێت دووهەم لایەن بۆ کە نامەیان بۆ چۆلان کۆنگرینتەوەی کوردستان کە بێن بەشداری بکەن لە کۆنگرینێتەوەی کوردستانە ئەمە وەڵامی ئەم ساڵیان بووە کە ئەگەر یارمەتی بیت نامەیەک بووە لەلایەن بەڕێز من هەورامیەوانێ ئیمێل کراوە نێراوە کە بە ناوی سەرۆکی هەرێمەوە ناردوێتی ئێمە هەڵبەتە ساڵی پار زۆر خۆشحاڵ بوون کاتێک کە هاتوون بەشداریان کردووە لە کۆنگرینتەوەی کوردستانەوە مازانیوە بۆ پتەوکردنی کۆنگرینتەوە لەبەر خاتێستنەوەتێتن کەچی ئەم ساڵ عوزێکی لە قەباعەت خراپتری هێناوەتەوە ئەڵێ نامەکەی نووسیەوە بۆ بەڕێز سەرۆکی هاوسەرۆکی کۆنگرینتەوەی کوردستان کاکتایری کەمالی زادە کە کەساتێکی زۆر بەڕێزە ئەڵێ کاکتایری کەمالی زادە بەڕێز سەرۆکی هەرێم کاک مەسعود بەرزانی ڕێز و حورمەتێکی زۆ تایبەتی بۆ تۆ هەیە کە پاریش هاتوین ئێمە تەنها لەبەر خاتری تۆ هاتوون لەبەر خاتی خۆشەویستیتەوە واتە تەنها لەبەر خاتی تاکە کەسێک هاتوون نەک لەبەر خاتی کۆنگرینەتەوەی هاتوون نە لەبەر خاتی یەکێتینەتەوەی هاتوون لەبەر خاتی ڕێخستیماڵی کوردان هاتوون ئەمێ مەسەلەکە بەڵێ لە دەرەوەی وڵات باشە لە دەرەوە لۆبی کوردی ئەنجا
ئەگەر یارمەتی بێ وەڵامی کورتی پرسیارەکەت بدەمەوە ئەمانە جارێکە کە بەڕێستان ئەڵێن لەسەر تەلەفۆنێک کۆشکی سپی هاتووە نەخێر ئەو شتا ئەسڵ و ئەساسی نییە لەبەر ئەوە بووە ئەو مەسلەی داعش چونکە هیلاری کلینتۆن خۆی ئەڵێ چەتەکانی داعش ئێمە خۆمان دروستمان کردووە داعشش کە هاتن کە دەستیان بەسەر مووسڵ تاوەکو تەکریر لە باعقوبە بەشەوە تاوەکو ڕمادی دەستیان بەسەر ئاگەر ئەوە پەیوەندی بۆ کۆبوونەوەی مانگی شەشی عمانی پایتەختی ئۆردۆنەوە بوو کە بەشدار بوون بەڵام قەبارەی داعش لە خۆی گەورە سەرگرتنی مووسڵا کە بەینی مووسڵ و هەولێر بەڵێ ڕاستە بەڵام قەبارەی داعش زۆر لە خۆی گەورەتر بوو بۆی ئەمریکا هاتە مەسەلەکەوانی لە بەرخاتی ئەوە بێت ئەمانە ئەنجا خۆی حساب بەنسبەت مەسەلەی کۆبانیەوە بە مەسەلەی کۆبانیەوە ئەگەر ڕاپەڕینی کوردان نەبووە لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەت لۆبی کوردی لە دەرەوەی وڵات نەبووە ئەمریکا بە هیچ شێوەیەک بۆ شوێن نهاتە سەر ئەو لۆبی هەیە لۆبی کوردی بەهێزەیە لە دەرەوە بەڵێ ئەگەر یارمەتی بدەیت لۆبی کوردی بەهێزەیە لە دەرەوە چونکە ئەمریکا تاوەکو دوێنێش دەوروبەری کۆبانی بردومان نەکردو بەڵام دوێنێ ژێر فشاری کوردانی دەرەوە داهاتوە سەر خەتو ئەمانە لۆبی بەڕێز متابعی ئەخبار بکە کردبووی چۆن نەیکردبوو تەلەڤیزیۆنەکان هەمووی باسیەکە شوێنی شەڕەکانی نەکردەکانی هۆڵەندی و بەریتانی و ئەمریکایی بە ناو پێت بەنسبەت لۆبی کوردیوانە کە بەڕێستان ئەفەرمون و ئەمانە هەڵبەتە کوردان خۆیان ئامادەی زۆریان تێدا هەیە پارتی لە دەرەوە چیەکە بەڵام هەندێک لایەن هەیە کە ڕێگری لەوەدا ئەکەن کە ئەو لایەنانش کە زیاتر مەسلەی حیزبایەتیە بەنسبەت یەکێتیەوە ئەوان وەکو لە زۆر هەڵوێستی جوانیان هەیە و ئینسان دەستخۆشیان لێکە بەڵام لە زۆر شیشە کەم تەرخەمیان هەیە بەڕاستەکەی بۆ نمونە کاتێک کە سنوورەکان بە ڕووی ڕۆژاوای کوردستانەدا دەخرێ یاخود خەندەق لێ دەدێت بە ڕووی ڕۆژاوای کوردستانە بەناوی حکوومەتی هەرێمەوە لێ دەدرێت یەکێتی نیشتیمانی کوردستان کۆڵەکەیەکی سەرەکی بوو لە حکوومەتی هەرێمدا چۆن خەندەقە دەرکەوت لە پێشهاتەکان چی ئیستیفادەی ئەو خەندەقە لە بینی دوو پارچە نەک لە زیاترمان چیەکەم 23 ساڵە کورد چیەکە لە دەرەوە زیاتر مەسلەی حیزبایەتیەکان هەڵبەتە یەکێت نیشتیمانی کوردستان لەوانەیە لە هەندێک ڕۆوانە لە مەسلەی کۆنگرێنەتەوەیە لە مەسلەی پەرلەمانی کوردستان لە دەرەوەی وڵاتە لە مەسلەی پرسەنەتەوەیەکانە لە مەسلەی کۆپشاندانە جەماوەریەکانە لە مەسلەی پەرلەمانی کوردستانی دەرەوە دەبڵێ فڵانە شتی کردووە پەرلەمانی کورد لە دەرەوەی وڵات توانی کوردان بە شێوەیەکی گشتی هەر هەمووی کۆبکاتەوانی ئەوە ڕەنگانەوەی پەرلەمانی کوردستان بوو لە دەرەوەی وڵات کە ئەمڕۆ کە ئەبین کوردانی هەر چوار پارچەی کوردستان زۆر بەداخەوە باشترین نمونە دەیان کوردی ئەم پارچەی کوردستانمان بینیوە کە لە پارتی استقلالی علاقاتی دەرەوەی کردووە بۆ پارتی خۆی بەڵێ بۆ پارتی خۆی بەڵام چەند هۆکارێکە بۆ کە ئەو استقلال بکات و ئەمانە بە کورتێکیەکە موقعی جغرافی پارتی دیموکراتی کوردستانی عێراق لە سنووری سووریا و تاکو سنووری ئێرانی بەدەستەوەی لە سنووری تورکیا شەوە تاکو سنووری عێراقی بەدەستەوەی شوێنێکی استراتیجی دووهەمیش ئەو داهاتە زەبەلاحەیی هەرێمی کوردستان کە کەوتە دەستی ئەو حیزبەوە سێهەمیش بە بەڕاستیەکەی کەم تەرخەمی حیزبەکانی کە بووە کە ئەگەر یارمەتی بە چوار خاڵە کە بە حساب لەبەر خاتی پرسەنەتەوەیەتەکان هەموو شتێکان خستۆتە خزمەتی پارتی و پرسەنەتەوەیەکان لە کیزنەچێکە ئەمەش کارێکی زۆر زۆغەڵ بووە چوارەم شتیش سوود وەرگرتن لەو کەسانەی کە ڕابردوویەکی زۆر خراپیان هەبوو پارتی دیموکراتی عێراق توانیوێتی سوودیان لێ وەربگرێ بۆ نمونە باشترین نمونە سەفیری ئێران لە ئەڵمانیادا ناوەکەی ناهێنمەوە ئەمانە لە سەردەمی شادا کەسێکی کورد بۆ کوردێکی ناپاک بۆ کەسێک بۆ هەمیشە دژ بە پرسەنەتەوەیەتەکان بۆ پارتی دیموکراتی عێراق سوودی لێ وەرگرت مەسەلەی حیزبەکەی یاخود لە فەڕەنسادا بە هەمان شێوە کەسێکی دیکە بووە جێگری سەرۆکی سەفیری عێراق بووە لە ڕابردوودا یەسەکانی ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان عێراق سوودی لێ وەرئەگرێ و ئەمانە کەسان یەکەن دیپلۆماتکارن و دەتوانن لە پرسەنەتەوەی لە بۆ مەسەلەی حیزبەکەی تەنها بۆ مەسەلەی حیزبەکەی بۆ مەسەلەنەتەوەیەتەکان بۆ لەگەر کەسێک بۆ کەم معنی هەندێک معلوماتی ئەمنی هەیە لەوانەیە ناتوانێت بەڵام بۆ کەم زوڵاتی کۆنی عێراقیمانەوە ێساکە لە کولیاتی شورتەی ئێرە و کولیاتی عسکەری لە زاخۆ لە ڕاستە لەگەڵتان بەڵام من هەندێک وەڵامی ئەو بەڕێزەمەوە سیاسەتی کورد سەرکردایەتی سیاسی کورد بازرگانیش بکە خۆی تەپەن لۆبی بازرگانیش بەهێزە یعنی جاری وایە شەریکەیەک تەسیری هەیە لەسەر ڕای گشتی لە دنیایەک میدیا و لە دنیایەک ڕۆشنبیر و دنیایەک چالاکەوانی سیاسی کورد توانیوێتی ئەم لۆبێ بازرگانیش بۆ خۆی دروستکە لە دەرەوە یاخود ئەوەندەی پارتی هەڵیاوە بۆ خۆی دروستیکە ئەوەنەیەکێتی هەڵیاوە بۆ خۆی دروستیکەوە دو هاتیش حیزبەکانی تریش ڕەنگە ئەمان شت بکەن من بە هەندێک خاڵەڵامی جەنابتەدەمەوە یەک تکاکەم با ئێمەوە ئستخفافی دەستکەوتەکانی خۆمان نەکەین کە لە هەرێمە بەجێ گەیاندراوە مەسەلەی پەرلەمانە مەسەلەی سەرۆکایەتی هەرێم و مەسەلەی ئەم حکومەتەیە کە ئەمە خوێنی شەهیدان و بەرهەمی ئەنفال و
کیمیا بارانی هەڵەبجە و 100 ساڵ وە جوزانم دەریایەک زەریایەک باش ئەمە تێپەڕێنی کەم بە استخفاف نەکەین و ئەم پاراوێز نەکەین و احتمام بدەین بە دەستەیە کە ناود ناوە پەرلەمانی کوردستان لە دەرەوە هەرێم و تا ئێستا من چالاکیەکم لێ نەبینەوە. ئەمە لایەک تر مەسەلەی کۆبانێ و هاوکاریکردنەکەی ینی من یەک دوو بەڵگا دەمەدەسی جەناب 19 و لە حوتی دا کە دوێنێ بووە دوو بەیاننامە لە سەرۆکاتی هەرێم و دەرچووە و کاتێکش وەزیری دیفاعی ئەڵمانیا آخر هەموو لایەن نا سەرۆکاتی هەرێم مەغزای خۆی و مەسەجێکی تایبەتیە وەڵامیەم سیارە نای پەلەمەکە ئەمە دۆکۆمنتێکە مای خەمە دەستی ئەم برادەرەوە بینەرانیش بۆ ئەوی بزانین کە چی کراوە نەک تەنها بەدەمی من بڵێم هیچ نەکراوە بڵێ وەڵامی سیاسی گوتوانێتی لۆبی دروستکە بۆ خۆی یاخود لۆبی دروستکراوە بۆ حیزب لۆبی چی جەناب تەصنیفێکی جوان دەکرد لۆبی سیاسی مەبەست یاخود لۆبی بازرگانی لۆبی بازرگانی ئەوەی کە تا ئێستاکە من علمم هەبێت 55 کۆنتراکتی نێودەوڵەتی کۆنتراکتی نەفتیمانەی لەگەڵ 55 لایەنی نێودەوڵەتیە من لەوانە مەسەلەن شەریکەی ئۆکسۆمۆبیلمان هەیە کە هێنراوەتە قەرەهەنجیر کە ئەژزانەی شەریکەی ئۆکسۆمۆبیل لە 200 وڵاتدا لە 200 شوێن لە وڵاتدا کاری هەیە و سیاساتی وڵات لە ئەمریکا لە ئاستە سیاسەکە گەڕێمەوە سەر قسەی ئەوڵم کە تەنها کاری حزبی کوردی نییە کە لۆبی دروستکات تکاکەم ئەمە کاری تاکێکیشە کاری کەسێکیشە کاری ڕۆشن کامە ڕۆشنبیری ئێمەیە ئەو هەموو ڕۆشنبیرەمانەیە کە لە ئەوروپایان پاڵێندا و کامە ڕۆشنبیری ئێمەیە کە هەوڵی دابێت ڕۆشنبیریەک بەرەو ئێرە بێنێت. من ماوەکان ڕابردوو لە ڕێگەی فەیسبوکەوە بەڕێز و عادل باخەوان کە ئاگام لێ بوو ئەی بڕیار وابوو بەڕێز ئالان تۆرین کە فەیلسوفێکی فەڕەنساوی گەورەی فەڕەنسا بهێنێتە کوردستان زۆر دڵخۆش بووم. بەڵام ئەو حەدەسەی سەربڕینی کەشتیارە فەڕەنسیەکەی بەسەرا هات لە جەزائر ئەم سەردانە دواکەوت. ئەمەیە من ناوی لێ ئەنەم دروستکردنی لۆبی و هەوڵی تاکە کەسی ینی هەوڵی کەسیش کەم تەرخەمی هەبووە لە دروستکردنی بەڵێ هەبووە بەڵێ حزبەکان تا ڕادەیەک کاری حزبایەتی لەوانەیە ڕووپۆشی کارە کوردایەتەکەی کردێ بەڵام نەک بەو شێوەی ئەم بەڕێزەکە ئەڵێ من تەڕ وشک بەیەکەوە بسووتیانم بڵێم وەڵاهی هیچ نەکراوە وئیلا ینی بڕۆ لە ماڵەوە دانیشەوە ئێمە چاوەڕانگەی ما حکومەتی من و تۆ بپارێزین. یعنی لۆبیکردن ئەو پرسیارەکەین لە ئاسی تاکە کەسی شاکرێ باسی لۆبی بازرگانیمان کرد کۆمەڵی شەریکەی گەورە هاتوون بە یەک دەروەڵام بیتەوە لە ئاسی تاکە کەسا کەم تەرخەم بوون لە دروستکردنی لۆبی و گروپی فشار بۆ هەی بەستنەوە تەنها بە یەکێتی و پارتی و حیزبەکانەوە بە نیسبەت کوردانی ئەوروپا من ناتوانم بڵم کەم تەرخەم بوون چونکە یەکەم خۆپیشاندانە جەماوەریەکان و ڕژانە سەرشەقامەکان و بەردەمی سەفارەتەکان باش دەبا ئەو خۆپیشاندان لە شاری هەولێرشا بکرێت لەگەڵتان کراوە بەڵام ئایا بەراورد دەکرێت سلێمانی بەراورد دەکرێت بە کوردانی ئەوروپا کاکە کوردانی ئەوروپا بە قوربانە بم بە هەموو کوردانی ئەوروپا کۆ بکەیتوانی بەقەدەر دوو قەزای کوردستانی کورتیان نییە هزارت هەیە لە بەس ئەژێ بەڕێزم 600,000 بەڵام ئایا لەگەڵ شاری کوردستانیان هەولێریان و کردووەکە بەراوردەکە بەڵام یە خاڵی دیکە کە بەڕێزیان باسی لە کۆمپانیای نەوتی کردو ئەمانە من هەڵبەتە تاکو ێسەکانیش میلەتی کورد لەو خاڵە تێنەگەیشتەوە کۆمپانیای نەوتی بەڕاستیەکەی ئەمە تاوانێکی زۆر گەورەیە دەرهەق بە میلەتی کورد کراوە چونکە یەکەم تۆ داهاتی حکومەتی هەرێم و میلەتی کورد لە عێراقدا لە 170 بوو ئەگەر تۆ سەروەتی خۆ دەربێن تو دەرنێتن لە 170 هەبوو بەڵام کاتێک کە تۆ دەرهێن تو دەست کۆمەڵی دەزەوانی تۆ سەروەتی خۆت بەخێرۆ دەدەیت خێر بۆ خۆتە بۆ حکومەتەکەتە هەر ئەوەشە وای کردووە تۆ نۆدانەمانگە فلیسێکت بۆ نامێنێ ئەو حکومەتەی کە پێوترێ حکومەتی فیدراڵی کەچی حکومەتەکەی خۆت لێرە معاش دەداتێ جەناب جەنابەت لێرە ناژێ من موچە خۆرم لێرە زۆر سوپاسانەکەی دەژیانیش بە سوسیال تۆی جەلال نا زۆری بۆکردنەوەی مەلەفە گەرمەکان.